دا لە گۆڕستانی سەر نەوز بە خاک سپێررا وەکە بینی لێرە لە ئێستادا هاوڵاتیانێکی زۆر کۆبوو بوونێتەوە لە بە خاک سپاردنی حەسەن عومەر. من بۆ زانیار زیاتر قسە لەگەڵ کاکەمان زۆرتیەکەم کە یاداشنامەکەی خوێندەوە. کاک ئامان سڵاوت لێبێتن، یاداشەکەی ئێوە چی بوو؟ سڵاو لێوەش ئێمە بناوی ئەنجومەنی باڵەکاتی ئەنجومەنێکمان دروست کرد لە ڕشپی پیاما قوڵان و گەنجانی باڵەکاتی بۆی کە تۆڵەی خوێنی ئەو کوڕەمان بکەینەوە کە لە پێناو داواکاری ئەو خەڵکە گیانی خۆی بەخت کرد و شەهید بوو. داواکاری مەتەنها یەک شتە بە زووترین کات دەسەڵات حکوومەت ئەو پیاوە ئەو بکوژە ڕادستی قانون بکە ئیزراتی قانونی لەگەڵ بکرێت. ئەگەر نا ئێمە بە عشایری تۆڵەی خۆمانەکەینەوە لە خوێنی ڕۆڵەکەمان خۆش نابین. خەڵکی ئێمە سەبری نەماوە تەحملی نەماوە ئەوە تاکە ئێستا قسە لەگەڵ تۆەکەم. خەڵکی ئێمە ئەڕوا جادەی گشتی قەپاتەکە ڕێگەی هەمڵتۆن داخە. خەڵکی ئێمە تۆڕێ چکە بێباکانە بێویژدانانە ئەو کڕیان خەڵتانی خوێن کرد لە کاتێکدا داوای سەرەتایترین مافی هاوڵاتیانی کوردستانی کرد کە پێدانی کارەبایە. بەداخەوە حکومەتێکی ستەمکار حکومەتێکی زاڵم گوێ لە داواکاری خەڵک ناگرێت بەو شێوەیە ڕۆڵەکانی ئێمە خەڵتانی خوێنەکە. ئێمە لە حەقی ڕۆڵی خۆمان خۆش نابین. ئێستا لێرە بە خاکمان سپارد دوای مەراسیمی بە خاک سپاردن تەشید لە هەڵوێستی خۆمانەکەینەوە. لەوانەیە هەر هەتا ئەمڕۆ ئێوارە چاوەڕێی وەڵامی حکوومەت بکەین بۆەوەی کە وەڵام مابداتەوە ئیزراعاتی قانونی لەگەڵ ئەو بکوژە ئەکەنیان نەیکەن لە بەیانیەوە دەستی ئێمە کراوەیە بۆ هەر ئیزراعاتێکی عشایری کە بەرامبەر بەو پیاوە بیکەن لەبەرەوەی ناسراوە عینوانی دیارە کە سوکاریە ناسین. ئێستا لانی پەیوەندیدار هاتوونەتە سەرخەت لە دوانیان هەبوو لەو بارەوە. لانی پەیوەندیدار لەبەرەوەی کەتنی کردووە لەبەرەوەی ئەزانی لە حاڵەتی شکستە و هەڵوێستی ئێمەشی لە ماوەکانی ڕابردوو دازانیوە ئەزانێ ئێمە خەڵکی باڵەکاتی لە ڕابردوودا لە ناو هەڕەمی دەسەڵاتوانی ومانە تۆڵی خۆمان بکەین و لەبەرەوە لە مووقعێک وەستاوە چاڕوانی هەڵوێستی ئێمە بۆ تا ئێستا هیچ قسێشە بەرامبەر بە ئێمە نەکرد. هەر جورئەتی ئەوەش ناکەن بێن لەگەڵمان و خۆشمان ڕەتمان کردوتەوە کە دەسەڵات بەتایبەت بە هێزی مەدەنی بە هێزی عسکەریەوە بێن لەگەڵمان بوەستن. پێویستمان بە وەستانی ئەوانە تەنها یەک شت داواکاری ئێمەیە ئەویش ڕادستکردنیتی بە قانون یان خود ڕادستکردنیتی بە عایلەی خۆمان بە کەسوکاری خۆمان ئەگەرنا بە عشاری تۆڵەیەکەینەوە. سپاس کاکەمان زۆر هێشتر وەرەگرم. سڵاوت لێبێتن، ئێوە داواکاریتان چی بوو؟ هێز ئەمنیەکان بە فیشە وەڵامی ئێوەیان دایەوە؟ وڵی چۆن وەڵامی چوانە بێوان ئەمە خەباتمان کرد و باڵەکاتی لاکە شۆڕشە بۆ ئەمان نەمان کرد و لێرە خەتانی خوێنمانکەن کەەوە بۆ خۆی پێشمەرگەیەک بۆ با پێشمەرگەیەک بووە ئێر لاکە شۆڕش بووە. یعنی حکوومەتێکی بێویژدان بێدەسەڵات ئەگەر هەندە ئازانە دوێنە پێرە شەردەعش بۆ ئەوانە شوێ بوون بەسای خۆمان بینیمانچیان کرد کوهڵ داهاتن بۆ ئێستا ئەوەندە ئازانم بچن یەقێ ئەو بگرن. بەڵام خەڵکەشی لێرە کە خوێنی ڕێشتە باو با پیری شەید لەسەر خواکوونی نیشتیمانەی داوای چی نەکرد بوو، داوای کارەبای کرد، داوای ئاوای کرد، داوای چی نەکرد بخۆ و هیچ پێ نەبووە. بەڵام دەستیان خۆش بیجار هەر ئەوان لێرە چاوەکرێ. بەڵام ئەوە بەسەر ناچی چاوەڕێکەین تا ئێوارێ ئەگەنا ئەمەش هەڵوێستمانە بیت و جاری ڕابردوش هەڵوێستمان هەبووە و دەشمان بیت دووبارەیەکەینەوە خەراتریش. داواکاری سەرەکی ئێوە چی بوو؟ لە چەند کاژمێر کارەباتان هەبوو؟ کارەبا هەر نییە، کارەبا شەو ڕۆژ دوو کاژمێر سێ کاژمێرێدا کارەبا هەیە بە خۆیان 24 ساعت بە کارەبانە وەک لای بەم ژن وایە کاکە دقیق کارەبایان نابڕێ. خەڵکی ئێرە خەڵکی باڵەکاتی لە شەوڕۆ 24 ساعت کارەبامە ناداتێ کاکە. کارەبای چی؟ پێتان وایە سزاتانەدەن؟ بەڵێ سزادانەی چییە؟ ئەو حەقی قوربانیدانە کاکە حەقی ماندیبوونە حەقی شەو نخوونی و ماندیبوون و ئەوەی ئەماندنەوە هیچ هەریچکە نییە. هەر بۆ فەقیر ئازان کاکە ئەی بۆ بەرامبەر بەغدا ناوێرن نوقە بکەن بەرامبەر داعش نێوەرن نوقە بکەن دوو هەمەڕێن هاتن هەمویان لە عەجبەرەندا ئەوا بوون لە شوێ بوون ئەوانە بۆ نەیان کرد. بەڵگەمان هەیە کە داوای چیان نەکرد چیان لە فریاد چوو. بەڵام زۆر حەیبە بۆ دەسەڵاتە بۆ گەنا بەو شێوازەی ڕەفتار کات خەڵقانی خوێن کات هیچ سیلاعی پێ نەبوو بەچوو داوای حەقی خۆی بکات هەر داوای حەقی خەڵکی باڵەکایەتی بکات. بەڵام بەداخەوە نەفرەت لەو دەسەڵاتەش. زۆر سپاس بەڕێزی. بەڵێ بەداخەوە دیارە شەوی ڕابردوو هێز ئەمنیەکان کە بەم شێوەیە ڕەفتاریان لەگەڵ خۆپیشاندەرانی سنووری ناحیەی وەرتێ کرد لە دەبەری باڵەکاتی کە بەهۆیەوە ئەم ڕووداوە نەخوازراوەی لێکەوتەوە کە بەهۆیەوە حەسەن سەرنەوسی شەهید بوو و چوار هاوڵاتی تریش بریندار بوون کە برینیان شەشیان سەختە. دیارە حەسەن سەرنەوسی خۆی خێزاندارە خاوەنی دوو خێزانە و 6 منداڵی لە دوای خۆی بەجێهێشتووە.